لە چیرۆکە هەرە سەرنجڕاکێشەکانی هەزار شەو و شەوێک کە بە چیرۆکە ئەفسانەکان دەژمێردرێن، یەک لە چیرۆکەکانی ئەم کتێبە کەهڕومانەیە، کچی خاوەن میوانخانەیەکی بەغداییە کە دەڵێن لە سەردەمێکی دێرین ڕوویداوە. لەم چیرۆکەدا چەند جەردەیەکدا دەکوتنە ئەم میوانخانەیە و خۆیان لە نێو چەند جەڕەیەک دەشارنەوە و کەهڕومانە کاسیان پێدەکا لەگەڵ باوکی ڕێک دەکەوێ و ڕوونیان بەسەردا دەڕێژێن. لە ڕاستیدا ئەم کچە بەغدادیە کە لەگەڵ باوکی کاری دەکرد. ئەگەر سەیری پەیکەرەکە بکەین چل گۆ زەمان بەرچاوەکەوێ. باوکیم کچە میوانخانەیەکی ئەبێ و خەڵکێکی زۆر و بازرگانەکان ڕویان تێدەکرد بۆ ئەوەی لێ بحەسێنەوە. ئەوەی سەرنجڕاکێشە لەم چیرۆکەدا ئەوەیە کە کۆمەڵک دز چوونە ناو میوانخانەکە و لە ناو گۆزەکان خۆیان شاردەوە لە ترسی ئەوەی نەوەک لەلایەن پاسەوانانی شەوەوە دەستگیر بکرێن. کەهرومانە دزەکانی بینی بە هۆشمەندانە و بە بێدەنگی و بە بێ هیچ کاردانەوەیەک ڕۆشت و بە باوکی وت ئەوان بیرۆکەیەکیان بۆ هات کە گۆزەکان پڕ بکەن لە ڕۆن. کاتێک کە گۆزەکانیان پڕ کرد لە ڕۆن، دزەکان دەستیان کرد بە هاوارکردن و لەو کاتەشدا پۆلیس هات و دەستگیری کردن. بۆ تۆمارکردنی ئەم ئەفسانەیە محەممەد غەنی حکمەت پەیکەری کەهڕومانەی تاش و لە چوارڕێیانی کەڕادەی وەستاند. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو کە هونەرمەندی بەناوبانگی عێراقی محەممەد غەنی ئەم پەیکەرەی تاشیوە بۆ ئەوەی لە ناوە و دەرەوەی بەغداش خەڵک ئەم پەیکەرە ببینێت و بزانێت ئەمە بەغدایە. لە ڕووی شارستانیەتیەوە پەیکەرەکە چواتایەک دەخوازێ. دکتۆر تاڵب بە وردی ڕۆناچی ئەخاتە سەرواتای ئەم پەیکەرە. ئەم پەیکەرە هێمایەکە ئەگەر هێمایەکە شی بکەینەوە هەڵسوکەوتی خێزانەکانی بەغدادمان پیشان دەدات. بەڵام ئەمە تەنها وێنای بەغدادمان پیشان نادات، بەڵکو وێنای هەموو عێراقیەکانمان پیشان دەدات. بەغدا بەلانەی شارستانی دەژمێردرێ و هەزارەها چیرۆکی سەرنجڕاکێشمان بەرچاو دەکەوێ و هێمای ئەم شارەمان بۆ دەردەخات. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.